هەر کەس ڕوو لەم شوێنە بکات بەدەستی خاڵی ناڕواتەوە. 15 ساڵە ژیانی خۆی بۆ خەڵک تەرخان کردووە. ئەو خۆی بە فەرمانبەری خودا دەزانێت. ڕۆژانە وەک هەر کارێکی تر زیاتر لە 10 کاتژمێر لە گەراجەکەیدا سەرقاڵە. من لە خزمەتی خوددام نەوەک خەڵک هەندێک جار خەڵکی تریش دەخوازن کاری لەم چەشنە بکەن، بەڵام بۆ نایکەن. خەڵکن سەردانی ئێرەیان کردووە و لە ئوسترالیا و کەنەدا وەک ئێرەیان کردوێتەوە. لەم سەردەمی ڕاکەڕاکەیە بە دوای ژیاندا دەگمەنە خۆ یەکلایکردنەوە بەم شێوەیە لە ماڵەکەشیدا شوێن خەوەکەی ڕوونی ئەکاتەوە. ژیان لە سەردابێکدا و ژووری نووسنەکانی بۆ لێ قەوماوەندا ناوە. دێن بۆ ئێرە هەرچیەکیان هەبووە لە دەستیان داوە، یارمەتیان دەدەم و جێگەیان دەکەمەوە، بەڵام بۆ مەرجەی کار بکەن و ماوەیەک لێرە پارە کۆ بکەنەوە تا دەتوانن پێشەکی خانوو بدەن و شوێنێک بەکرێ بگرن. ئەوسا لێرە دەڕۆن. شارن کچێکی خەڵکی مەکسیکە یەکەم جار سەردانی ئەم شوێنەی کردووە. ئێستا کۆمەکێکی هێناوە. دوای بیرروڕاکەی ئەم سۆفیە کەوتووە لە خەڵکەوە بۆ خەڵک. بەڕاستی سەرسامی کردم کە چۆن ئەم کارەی گرتوۆتە ئەستۆ ئەو هەموو شتانە کۆ دەکاتەوە و گرنگیان پێدەدات. جاری یەکەم کە هاتم سەرقاڵی پاکردنەوەی قاپ و کەرەستەی تر بوو باش شتەکان ئامادە دەکات تاوەکو خەڵک بە خۆڕایی بیان بات. لە وڵاتی گەورەدا کێشەی مرۆڤەکان گەورەتر و ئاڵۆزترن. تەنیا بوون یەکێکە لەو گرفتانەی دەبنە هاوڵی زۆر کەس. خەڵک تەنها بۆ ئاڵوێرکردن و بەخشین ڕوون لەم گەراجە ناکەن. خەڵکێک دێنە ئێرە بۆ ئاڵوێرکردن، خەڵکێک هەست بە تەنیایی دەکەن، دەیانوێت قسە لەگەڵ کەسدا بکەن و کەسێک گویان لێ بگرێت. من ئامادەم هەموو کات گویان لێ بگرم. شوێنی خەو و شوێنی کار بەو کارتۆنانە تەنراوە بە شێوەیەک کەلوپەلەکانی ڕێخستووە. ڕوونە کاری زۆریەوێ، هەموو کات ئاسوودەی ناخ بە ئاسانی دەست ناکەوێت. ئەو دەڵێ ئاینم نییە، بەڵام خۆیەک دەناسم هی هەموو مرۆڤایەتیە. هیچ پارێک بۆ خۆم هەڵناگرم. خوددا نەیوت و ئەگەر پارە دەست نەکەوێت ئیتر هەست بە خۆشی ناکەیت. من فەرمانبەری خوددام، ئەو ئاگای لە من دەبێت. شوێنەکەت جێ دێڵیت وەلێ خەیاڵدانت پیاوێکی سۆفی ئاسا پڕی دەکات لە بەهای مرۆڤایەتی لە سەردەمێکدا کە ژیان لە ئەوجی ئاڵۆزیدایە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری پێنلێر ویلایەتی ڤێرجینیا.